کە شۆڕشی ئەیلول پیرانی لە دست جاردرا ئیرادەی خۆڕاگری بەردەوامی ئیرادەی ڕابوون ئیرادەی هیوادچنین لە نێو دڵی خەڵکی کوردستان بە سەرکردایەتی مستەفا بارزانی نەمر دەستی پێکردەوە و شۆڕشی گوڵان هەڵگیرسا هەمووانی کۆ کردەوە جارێککە بۆ شاڕەی خەبات شاڕەی ئازادی شاڕەی نیشتیمان بۆیە کە لە گەڵاڵەوە قسە دەکەین دەمانەوێت بە گەنجەکان بەلاوەکان بنەوەی تازە بڵێن کە بگەڕێنەوە بۆ مێژوو گەڵاڵە یەکێ لەو شوێنە گرنگانەی ناو مێژووی بزاوی سیاسی و شۆڕژێری کوردستانە. لە ئێستادا پلانمان هەیە بەم ئایدیایی کە پارتی دموکراتی کوردستان ڕێنماییەکانی جەنابی سەرۆک بارزانی پەیاممان هەیە بایەق بە هەموو شارەکان بە هەموو زمانەکان بە هەموو لەهجەکان بە هەموو دیدگاکان بدەین بۆی کۆیان کەینەوە لەو ڕێبازەی کە پێی دەگوترێت ڕێبازی ئازادی ئاشتی دیموکراسی پێکەوە ژیان تەبایی کە ڕێبازی بارزانی. شۆڕشی گوڵان شۆڕشێکی گرنگی گەلی کوردستانە بە بڕیاری جەنابی سەرۆک بارزانی نەمەر و سەرپەرشتی ڕێزداران خوا لێخۆشبوو براهیم شەلەیار کاک ئیدریس و ڕێزدار جەنابی سەرۆک کاک مەسعود و ژمارەیەک گەنجی پارتی فیداکار قیادەی موقەتیان پێکێنا شۆڕشێکیان بەرپا کرد ئومێدی بۆ گەلی کوردستان گەڕانەوە و دوژمنانی گەلی کوردستانیش ڕسوا بوون بەوەی کە ئەیانوت شۆڕشی کورد تەواو حتا ئەمن یەکەمین حەزیش نەمی سێمە ئەگە شۆڕشی گوڵان چووینە دەرێ ما مەحبەتە بوو محمەدی سێمانی ئەو دەمینە عاجەمەران بووین کوتی پێیانکم بەهاتوە لە ڕووی سەرۆک بارزانی نەمەر ئەگەمە بچینە دەرێ ئەوەندە نەفەرن 23 نەفەری بووین بە هەمانە ڕاگەیان جا ئەوێ شەوێ نەچوونە دەرێ وەسپێ ڕاچوونە دەرێ ڕۆشتین چوونە کانێک و هەڕەشەی دۆڵە سێوەرەی ئەوێ ڕۆژێ لەوێ بووین تا تاریک دەهات ئەو دەمانە تاریک دەهات کوتیان ئەو بەرە ساردە ئەولا بەفری تێدا بوو یان دەپەڕێنەوە ئەو بەری ئەمەش ئەو دەمانە چانێ ناو نانە خوارد و شتن خوارد و لە گردی سڵاوەتان بەوێدا بڕۆین لەوێ تووشی کەمینی بووین سید عەبدوڵڵای نەمەر لەوێ لێن شەهید بوو عەلی مەناکەی بریندار بوو مام نەبی بریندار بوو لەو 23 نەفەرانە دواش ئەمە چوونەوە سەرێ مام نەبی چۆ ئێرانێ تەسمیلی ئێرانێ بوو بریندار بوو عەلی مەناکەی تەسمیلی ئێرانێ بوو بریندار بوو دوا تەسمیلی ڕژیمیان کردەوە عێراقێ ئێمە ساڵانە یادی ئەم شۆڕشە ناکەین و بە تایبەتی شۆڕشی گوڵانی پێشکەوت و خواست بۆ ئێمە خەڵکی باڵەکایەتی بەڕاستی وەکو چرخانێکە هەمومان لێی کۆ بینەوە پێشتر لەوانەیە بە شێوازی کچکەتر ئەم یادەکراویتەوە بەڵام چەند ساڵێکە بە شێوازی فراوان و بۆ ئەم ساڵەکە لەسەر ئاستی پارتی و بە مەرکەزی لە دڵی باڵەکایەتی گەڵاڵەیە پێشتر ناوچەی شۆڕش بووە یادمان تێدا کردیتەوە. ئەمڕۆ لە یادی شۆڕشی گوڵانە و لە دەڤەری باڵەکایەتی کە ناوچەی شۆڕش بۆ هەموو کات لە هەموو سات و وەختەکانی ژیان کە باڵەکایەتی پێشەنگ بووە لە پێشمەرگایەتی و قارەمانایەتی ئێمەش وەکو گەنجان دووپاتیاکەینەوە کە باو باپیرانمان لەو ڕێگایە سەریان وانەوە و هەروەها ئێمەش درێژە خەباتی وان دەبین و بەردەوام دەبین لە خەباتکردن لە پێناو کوردستانێکی ئازاد و کوردستانێکی خۆش گوزەران. ساڵ بەر لە ئەمڕۆ چەخماخەی شۆڕشی گوڵانی پێشکەوت و خواز لێدرا
ئەمڕۆش لە گەڵاڵەی دڵی باڵەکایەتیەوە بە جۆش و خرۆشەوە بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر لە تەواوی کوردستان یادی 47 ساڵەی شۆڕشی گوڵانی پێشکەوت و خواست کرایەوە. محەممەد محموود، زاری کرمانجی، ناحیەی گەڵاڵەی باڵەکایەتی.